چارەسەری دەوالی بە چەند ڕێگایە دەکرێت لەوانە لێدانی دەرزی و لەوانە بەکارهێنانی لەیزەر. لە چه حاڵەتێکە پێویست بە دەرزیەکە و لە چه حاڵەتێکە پێویست بە لێدانی دەرزیەکە ئەوە ئەکەوێتە سەر ئەوەی کە دەوالیەکە لە چ بارێکدایە. ئەگەر هاتوو دەوالیەکە بەستەنها چینی دەرەوەی خوێنهێنەرەکانی گرت بێ واتە ئەوەی کە دەماری احتیاطی پێڵێن یان با بڵین خوێنەنەری احتیاطی پێڵێن ئەگەر ئەوە نەیگرت بێ ئەوە بە دەرزی حەلە بێ. بەڵام ئەگەر هاتوو ئەو دەمارانەی کە لە ناوە هەیە دەوالیەکەی گرت بێ ئەو کاتە ناچاری لەگەڵ دەرزیەکەیە لەیزەری بۆ بکرێت. لەم حاڵتە زۆرێک لە نەخۆشەکان داوای ئەوەکەن کە تەنها بە دەرزی چارەسەر بکرێن. بەڵام بدە تەنها دەرزی چارەسەرکردن ئەگەرێکی زۆری هەیە کە دروست بێتەوە بۆیە باشترە لەگەڵ دەرزیەکە لەیزەر بۆ ناوە بەکار بهێنرێت.